ئەم ڤیددیۆ تایبەت بە پایتەخت میدیا لە شاری کەرکووک. ئەم گەڕەکە گەڕەکی پەنجە عەلی بەرامبەر مەلعەب دۆلی مەلعەبەکەی حوڕیە. بۆ ماوەی هەفتەیەک ڕێکە بەم سەرمایە ئەم مەحاولەمانە لێ کردوتەوە و لەژێر ناوێکەوەی بە یەک ڕۆژ چاشێکەوە یەک هەفتەیەکە هەمومان بێ کارەبا و بێ ئاو و سارد و سڕی ئەم گەڕەکە ماوە یەک هەفتەیەکە بێ کارەباین، نە ئەومان هەیە نە کارەبا مجەمیدە هەمووی تاوەتەوە، سەلازە هەمووی تاوەتەوە. گەڕەکەش زۆر گەڕێکی فەقیر و گەڕێک هێژار نشینە، یعنی سەوە مۆریدەکەمان کارەبای هەیە، ئەم گەڕەکە نیەتی. داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات چارەسەرمان بۆ بکەن و شوێنەکەش بەرامبەر مەلعەبەکە 2 سایت پەنجە عەلی بەرامبەر مەلعەبەکە.